The first signature to the historic treaty. دوای تێپەڕینی 100 ساڵ بەسەر پەیماننامەی لۆزاندا کە بەوەیەوە کوردستانی گەورە لەلایەن سلێزانی ڕۆژاواوە بەسەر 4 ناوچەدا دابەش کرا لە هۆڵی مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە لە باشووری کوردستان و نزیک سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زنجیرە چالاکێکی تایبەت بە لۆزان بەڕێوە چوو کە تیایدا ژمارەیەک پانێڵ و بەڵگەنامە و بەرنامەی دۆکۆمنتاری خرایە ڕوو. ئێمە و ئەجەندای کە هەمانە ینی بە شێوەیەکی گشتی ئامانجمانەوەیە ینی ئەو پیشان بێت کە گەنج پەیماننامەی لۆزانی بیر نەچۆتەوە و ئاشنایە پێی و هۆشیارە بەرامبەری و لێرە یادیەکەینەوە ڕێی بۆچوونی گەنجانی لەسەر دەرە بڕێ بە چەندین چالاکی چالاکی مەدانی تایە چالاکی هۆنراوە خوێندنەوەی تایبەتی تایە بۆ بابەتە پانێڵی تایە گفتوگوی تایە و گفتوگوی کراوە و زۆر وردەکاری تری تایە. شارەزانی مێژوو و چالاکانی سیاسی دەڵێن پەرتەوازەیی و ناکۆکی کورد لە نێوان خۆیدا ڕوبەڕووی گەورەترین هەڵەی کردەوە کە ئەویش لۆزان بوو. دوای ئەو شکستە گەورەیەش تا ئێستا کورد پەندی وەرنەگرتەوە لە نێو خۆیدا یەک دەنگ و تەبانیە هەر بۆیە هەمیشە مەترسی دووبارە بوونەوەی لۆزانێکی دیکە لە ئارادایە. ئەگەر بمانەوێت لۆزانێکی تر دووبارە نەبێتەوە پێویستە بە مێژووی خۆمان بچینەوە هەموو هەڵەو کەم و کوڕەکان کە لەو تاریخە 100 ساڵا بینیومانە دەستنیشانی بکەین و نەهێڵین دووبارە بێتەوە و بە تایبەتی یەکڕیزی نێوماڵی کورد و دوورکەوتنەوە لە مەسئلەی باگراوندە حیزبەکانمان وەکو بە چاوینەتەوە سەیری خۆمان بکەین بەسە و گرفتانی کە ئێستا هەن وەکو عرضم کردی قوڵترە لەو گرفتانی کاتی خۆی لۆزانی تا ئەنجام درراوە. ماڵی کورد لە هەر چوار پارچە زۆر بێ شیرازەیە ئێستا هەمووان نەک دۆستی یەکترن بگرە سنگریان لە یەکتری گرتووە ئەم سنگەرگرتنە لە یەکتری بەدڵنیاییەوە دەرەنجامی نەرێنی بۆنەتەوە کەمانە بێت. پێشم وایە بۆ ڕێگریکردن لە ئەو دووبارەبوونەوەی پەیمانی لۆزان و بەردەوامبوونی ئەو پەیمانە کە بەم شێوازەی ئەمڕۆ تا هەتا هەنووکە کوردستان دابەش و داگیرکراوە پێم وایە خوێندنەوەی ڕابردووە خوێندنەوە پیاچوونەوەیە بە هەڵەکان و بە ئەو نوشتیانەی کە لە سەدەی 20 بەسەرمانە هاتووە چی وەکو خەڵک وەکو کۆی گشتی چی وەکو قیادی سیاسی و سەرکردایەتی سیاسی کورد لە تەواوی کوردستانی گەورەیە کە لە کاتی پێشهات و ڕووداوەکانە لە ڕابردووە لە ئاستی ئەو پێشهات و ڕووداوانە ڕەنگە نەبوو بێتین بۆ ئەوەی ڕێگری بکەین لە دووبارەبوونەوەی پێشهاتی هاوشێوە ڕاستیە بێ خوێنەوەمان بۆ ڕابردوو بۆ مێژووی خۆمان هەبێ هەڵەکانی خۆمان دیاری بکەین و چارەسەری بۆ دیاری بکەین. لە 23 تەموزی ساڵی 1923 بەریتانیا بە هاوکاری دە وڵاتی ناوچەکە نەخشەی جوگرافی وڵاتانی ناوچەکەیان داڕشتەوە و گەلی کوردیان بەسەر 4 پارچەدا دابش کرد و وەک گەورەترین نەتەوەی بێدەوڵات لە جیهاندا یەشتیانەوە. ئێستاش دوای 100 ساڵ لە پەیماننامەی لۆزان بۆی ململانی نێوان پارتی وێکێتیەوە جارێکی دیکەم پارچەی کوردستان بەکردداری دابش بووە. گەندەڵی و نادادی و بێباکیە و دوی ێزش قواری هەرێمی کوردستانی خستووەتە بەردەم مەترسی لە ناوچوونەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.